ناو بەهرەکانی منداڵان هەمیشە مەودا و سنوور نازانن و ئەکرێت هەندێک جار زیاتر لە توانایەک زیاتر لە ویستێک لە منداڵێکدا یاخود لە چەند منداڵێکدا کۆ ببێتەوە. ئەمە خێزانێکی تەندروست و کەشوهەوایەکی جیاوازی دەوێت کە ئەو بەهرانەیەک بخاو توانای ئەوە لە مناڵەکە دروستکە کە بەهرەکانی دەربکەوێت و ڕنگ بداتەوە لە ناو ژیانیدا. ئێوارتان باش بەخێر بێن بۆ چیرۆکە هەواڵ لە درێژ هەواڵی ئەم ئێوارەدا کۆمەڵێک بابەت دەبیستن و بەهرەی منداڵێکیشتان پێ ئاشنا دەکەین. لە سلێمانی دوو منداڵ لە پشووی هاویندا کتێب دەنووسن و میوزیک دەژەن و سەرقاڵی خولیاکانی خۆیانن. ئارا و ئاڤا جگە لە نووسینی کتێب سەرقاڵی دروستکردنی یاری ئەلیکترۆنین و تەنانەت خۆیان دیزانی ئەو کتێبانە دەکەن کە نووسیویانە. ئەمڕۆ ڕۆژی جیهانی خوێنبەخشینە. بانکی خوێنی سلێمانی و شارەکان بەرناکەوێ لەبەر خوێنبەخشین. مەزن دەناکرێ من لە 2000 پێشمەرگەیەک دەڵێت ماوەی 15 ساڵە خوێن دەبەخشم و بەردەوامیش دەبم بۆ ئەوەی تەندروستی خۆم و ئەو کەسانش باش بێ کە خوێن لە من ئەو وەردەگرن. خێزانێکی ئاوارەی شنگال لە بارودۆخێکی خراپدا دەژین و خێزانەکە لە 10 ئەندام پێکهاتوون 9 کەسیان نەخۆشە. دایک و باوکی ئەم خێزانە تووشی حاڵەتێکی دەرونی ناخۆش هاتوون و دەڵێن چیتر ناتوانن منداڵەکانیان بەو جۆرە بەخێو بکەن. قسەیەگەی لە کوردەواریا دەڵێت مانگە شەو سەر لە ئێوارە دیارە. ئەم قسەیە بە تەواوەتی لە منداڵانە بۆ دەرکەوتنی بەهرە و تواناکانیان قسەیەکی تەواو ڕاستە و ئەو منداڵانی کە خاوەن بەهرە و سەلیقەیەکی تایبەتن هەر لە منداڵیەوەتیاندا دەردەکەوێت. دوو منداڵی دوانە کە ئارا و ئاڤەن کە لە ئێستاە تەمەنیان تەنها 8 ساڵە وزەیەکی زۆر جیاوازیان تایە و حەزێکی زۆر جیاوازیان هەیە و ڕۆژاڵنیە سەرقاڵی چەند بابەتێکی جیاوازە بن. حەزەکانیان بە جۆرێکە وێنە ئاکێشن، میوزیک فێر دەبن، چیرۆکی کتێبی مناڵانەیان هەیە. تەنانەت ئارا خۆی دیزایانی کتێبەکانی خۆی کردو و لە دروستکردنی یاری ئەلیکترۆنیشە هەنگاوی باشی بڕیوە. سەبارەت بە ئارا و ئاڤا لەم ڕاپۆرتەدا دالیا کەمال زانیاری زیاتری خستۆتەوە. هەریەکەیان بە شێوازی خۆی خەریکی کاری هونەری وێنەکێشانە. ئاڤا وێنەی کچێکمان بۆ دەکێشێت. ئاراش وێنەی کارەکتەری ناوچیرۆکەکانی دەکێشێت. ئەمە یەکەم چیرۆک مەزانی مۆسینز دە فۆرست کۆمەڵێ ڕاپەڕی دابوومە ئەم ڕاپەڕان باسی مشکێکەکە لەگەڵ پشیلەکەی بۆ خۆیان ڕاڕاوێن و ئەو شتانەکەن بەڵام بکو پشیلە ئەو شتانەکە نەبوون دایمە شەڕکەن ئەوان هاوڕێ بوون لەگەڵ ئاژەڵەکانی کە لە دارستانەکەیان. ئەمە سێم چیرۆک ماسینگز ئەندروپ مشار هەروەها خۆم نووسیومە. ئەم چیرۆکەیان باسی ئیش و کارە و شتانەکە خەڵک ئیشی چۆنە و چۆن ئیشەکەن و وەمنە ڕاپەڕیەکەمیان. ئەمە سەرۆکە بە شارەکی ئەڵێ چی بکەن و چی نەکەن و هەڵە جەلیکۆپتەر. ئەمە چوارەم چیرۆکمە لایم گەیمسە بۆ مشکی مناڵ چاکە و مشکی مناڵ بە قوتەکە شتی حەلکردنە لەوەی مناڵ فێری حەلکردن بێ بۆ منە لە مەکتەبە مناڵێک نازانێت حەلکەم ئەگەر بۆ منە ئەم کتێبەی من بەدەستیە تۆزێ ڕاپەڕە حەلکە تۆزە مشکی بە قوتەکە. ژەنینی میوزیک بەشێکی دیکەیە لە خولیاکانیان. کاتێ پشۆکانی هاوینە مەکتەب نییە وێنە ئاکێشم وێنەی شاخ و دەشت و دەر و حەوز و یان ماسی و شتانە یان خەڵک بکێشم. موزیکیش ئەزانم مامۆستای موزیکم فێری کردم
کاتێ ها کەسێ تەسویر دەکا نابێ شەرم بکەی. من حەزم لە پیانۆیە بیژەنم لەبەرەوەی مناڵانەیە ئێستا مەیان لێم بۆتان. ئارا جیاواز لە نووسینەی چیرۆکەکانی چەندین یاری ئەلکترۆنیشی بۆ منداڵان دروست کردووە. یاریەکانی هاوشێوەی کتێبەکانی کار لەسەر پەرەپێدان و گەشەپێدانی تواناکانی منداڵان دەکات. یەکێکی تر لە ئێشەکانم ئەوەیە کە یاری دروستکەم کاتێ من یاریەکانم دروستەکەم یەکەم جار ئەچم سەری لە شوێنەکەکەم بزانم شوێنەکە چاکە بۆ یاریی من تا دروستیکەم کاتێ ئەچم دروستیەکەم سەری پارچەکان یەکەم بزانم کام پارچە بەکاربێنم کامە چاکە لە بۆ ئەوەی خەڵک فێری بێ ئەم شتە چی و ئەوە کامەیە. من ئەچم سەوتێکی بۆ دایانم ئەو سەوتەش هەروەها خۆم دروستیەکەم ئەچم تۆزە میوزیکی بۆ دایانێم. ئارا و ئاوا تەمەنیان تەنها 8 ساڵە بەڵام بەهرە و توانایەکی زۆریان هەیە. توانەکانیشیان لە ڕێگەی دایک و باوکیانەوە زیاتر پەری پێدراوە تاوەکو بتوانن بیخەنە خزمەتی منداڵانی دیکەشەوە. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. بەڵێ هەروەکۆی کە لە راپۆرتەکەدا بینیدان ئارا و ئاوا ئیشی جیاوازەکەن و حەزی جیاوازیان هەیە. ئەم کۆمەڵە بڵاو کراوەیە کۆمەڵێک ئیشی ئارایە کە خۆی دیزاینی کردوون و بە خۆشحاڵیەوە ئارا لە ستۆدیۆ میوانی منە لەگەڵ باوکە کاک فەرهاد فایق قسەیان لەگەڵا دەکەم زانم چۆن ئەم توانا و وزە جیاوازیە مناڵانە گەشە پێدراوە. کاک فەرهاد زۆر بەخێر بێ. ئاراگیان زۆر بەخێر هاتی. باوکان دایکان پێیان خۆشە پێش خۆیان مناڵەکانیان بێ. با قسەیەک لەگەڵ ئارایە بکەم. ئارا بەخێر بێ. خۆش. ئەمە ڕسمی ئاڤەیە و خۆتی لەسەر دیزاینەکە داتناوە؟ بەڵێ. باشە. بۆم باس بکە بزانم ئەم هەموو حەزە جیاوازە و چۆن بۆ دروست بووە؟ چۆن حەز لەم هەموو شتەیە؟ وەڵاهی یەکەم جار سەیری خەڵکم کردووە چیرۆکیان نووسیەوە منیش وتم سێرم کردوون حەزم لێ کردووە لەخۆی گەشتۆتە لای دڵمەوە منیش وتم با بۆچی من شتێکی وان نەکەم. ئەی ئافرین. باش ئەی چۆن بوو بیرە لەوە کردووە خۆ و چیرۆکەکان وێنەیان بۆ دروستکەی؟ چۆن بدوای ئەوەیە چووی لە کۆمپیوتەر و لەو بابەتانە و ڕسمەکانیان بۆ ڕابکێشی چۆن فێر بووی؟ یەکەم جار لە چیرۆکە خۆم زۆربەی هینێ لە مێشمایە ناومە کردومەتە ناو چیرۆکەکانمەوە وتم باسیشی بکە و جاری وایە کاتە نەخۆشەکەم لەوانە شۆ بیرۆکەێنم کە دووسێ بیرۆکەش لەوانە بێنم و تر. ئەی ڕسمەکان چۆن دروستەکە؟ ڕسمەکان کە ئاوا دروست کردوون ئێستا چۆن خۆت و ئاوا و خستۆتە سەرە و ڕسمانە بە چ پرۆگرامێکی شتیا کردووە چۆن فێر بووی؟ بە پرۆگرامی فۆتۆشۆپ خەریکی ئەم نیشانە بووم. تر بەرەبەرە کاتێ مناڵ بووم خێتە خەریکی ئەم نیشانە بووم و وتم ڕۆشتم دووسێ شتم هێناوە لە ئینتەرنێتە هاتووم کردومەتە ناو بەرنامەی فۆتۆشۆپەوە ڕۆشتم دووسێ ڕسمێکم هێناوە کردومەتە سەری و دیزاینم کردووە بە شێوەی خۆمەوە لە مێشکی خۆمە بیرۆکەم هێناوەتە سەری. باش تۆ یاری ئەلکترۆنیش وابزانم دروستەکەی پاسێکی یاری ئەلکترۆنەکانم بۆ بکە خۆشەکە مناڵ تاقی بکاتەوە؟ وەڵایی لە ئەلکترۆنیکیشە بەرنامەیە هەوێ نای ڕۆبلۆکسە لەو بەرنامەیە شتێکی هەیە پیان ڕۆبلۆک ستودیۆ دەسەنی بەوە شاری هەڵەبژێری سێری شارەکەکەی گەمجە بزانە باشە بۆ شوێنەکەەوەی دروستیکەی ئەجا کاتێ شوێنەکە بزانانی دروستیکە چی بۆ خۆ پاشە پاشێنی ئیفکێنی بێ کە چی بۆ مەخانوێکی پێ دروستەکە یا چی بە سوپەرمارکێتی گەورە. باش با قسەی لەگەڵ باو کتاب بکەم. کاک فەرهاد جارێکتر زۆر بەخێر بێ. ئەم مناڵانەی تۆ کە خاوەنی بەهرە و توانایەکی جیاوازترن لە مناڵانی تر بۆ ئێوە هەستێکی چۆنە خۆشەکە مناڵەکانە لێ کاتە چەند حەزێکی جیاوازیان هەیە یان بە بەرپرسیارەتیەوە سەیری ئەم حەزی مناڵەکان تەکەی کە بتوانی خواستەکانیان وەک پێویست بۆ دابین بکەیت؟ زۆر سپاس بۆ بەڕێستان. ڕاستی توانە و بەهرەی مناڵ هەموو ئینسانێک کە خوا دروستی کردووە هەموو ئینسانێک چەندین بەهرەی خی گەورە پێبەخشیوە. گرنگ ئەوەیە کە دایکان و باوکان بە دوای کەشفی بەهرەی مناڵەکانیان بگەڕێن. مەسەلەن
هەر لە سەرتاوە کە مناڵ تۆزە گەشەکە ئەوانە ینی فکری گەشەکات بە دوایی ینی ئەو بەهریان کە هەیەیان ئەو بیرۆکەی هەموو مناڵێک بیرۆکە و بەهری تایبەتی خۆی هەیە ئەتوانێت کەشفی بکە. ئێمەش بەڕاستی بەش بە حاڵی خۆمان کە مناڵ فەزایەک بۆ دروستکرد لە ماڵە هەموو خێزانێک ئەتوانێت ئەو فەزا بۆ مناڵ دروستکە لە خۆشەویستی لەوەی کە هەستی خۆشەویستێکی تایبەتی با بە مناڵەکانی بەرەبەرە بە دوای ئەوەیە بگەڕی کە ئایا ئەم مناڵی من لە چ بابەتێک توانین تەواڵامی ئەو حەزە جیاوازانی ئەوان بیتەوە چۆن ینی ڕەنگە پرسیاری زۆر لە دایک و باوکەکانیش ئێستا بینەر بن بڵێن ینی چۆن بتوانم ئەم هەرێکە لەم حەزانە پێویستی خۆیان هەیە چۆن پێویستیەکانیان بۆ پڕەکەیتەوە چۆن پاڵپشتیانەکەی لەوانەیە ئێستا ئەو پێویستیانی کە ئارە لە بەردەسایەتیشی پێ بکە لەوانەیە لە زۆربەی نەڵێن هەموو ماڵێکە لە زۆربەی ماڵەکانە وجودی هەبێ و بوونی هەبێت بەڵام گرنگ ئەوەیە کە تۆ ئەگەر مناڵەکەت ئایپاد بەکارهێنێ یان هەر جۆرە یاریکی ئەلکترۆنی ئەکات ئەبێ بزانانی بەڕاستی بە دوای ئەوە بگەڕیت کە ئەم بابەتە بۆ لایەنێکی سودبەخش بەکاری بێنێ سێمە خۆمان کە ئارە ئیش لەسەر گەیم و ئەوانە ئەکات ینی هەرمانیاو یان بە جۆرێک لە جۆرەکان پاڵپشتیمان کردووە کە ئەم بابەتە بۆ لایەنێکی باش بەکاربێنێت چونکە ئێستا یاری کە ئێستا خەریکەتی دروستیانەکە لەو بەرنمەیە ئەمانە تقریبان وەکو بەرنامەی سریدی ماکس و ئەو بەرنامانن کە براندازیارەکانمان ئیشی لەسەرەکەن. بەڵێ باشە زۆر جار ڕەنگە هەندێک خێزان وا بیر بکەنەوە کە توانای مناڵەکانیان پێویستە بەوەی کە خۆیان چەنێک لە شتەکان ئەزانن پێشوەختە ئەم بەهرانی کە لەم مناڵانەی تویا دەرکەوتون پێویستن بەوەی کە خۆت حەزە لەو بابەتان نەبوو بێ یان نا زۆر سەر بە خۆیانە و خۆیان بەهرەکەیان تیا دروست بە خۆیان حەزەکەیان تیا دروست بووە خۆی ئەو فەزای کە عادەتەن دایک و باوکی مناڵەکە هەیەی تەئسیراتی هەیە بێشک لەسەر مناڵەکە چونکە من خۆم ئێستا لە بواری ینی مامۆستای مۆزیکم ئەوە تا حدێک تەئسیراتی هەیە بۆ مۆزیک بەڵام ئەوەی کە مناڵ ینی بەهرەکانی دەرکەوێت گرنگترین خاڵ ئەوەیە بە معنای کەلیمە تۆ خۆشەویستی بێ بە مناڵەکان ینی ئەو ڕەفاقەت و خۆشەویستی کە هەیە لە بینی خۆت و مناڵەکان تا دروستی کە ئێمە بەڕاستی ئێستا شەوان ئێمە کە پێشەوەی مناڵەکان بخەون ئیلا بێت یا چیرۆکێکیان بۆ بجێڕینەوە یان بە شتێک بەیەکەوە دائەنیژین کۆتاشتمان پێکەوە بوونمانە کە خۆشەویستیەک لە بینمانە دروستە بێ بۆی کە بۆ بشکڵە بێت. بەڵێ کاک فەرهاد سوپاسی ئامادە بوون تاکەم گەلێک سوپاس بۆ فەرهاد فایق و باوکی ئارا و ئاڤە میوانی ئێمە بوو ئاراگیان زۆر بەخێر هاتی. ئەمڕۆ ڕۆژی جیهانی خوێنبەخشینە کەسانێکی ژەن کە نابێت لەبیر بکرێن کەوانە کەسانی خۆبەخش و خوێنبەخشن و کارمەندانی تەندروستیش لەلایەکی ترکە دڵسۆزانە لە خەمی کۆکردنەوەی بڕی خوێنی پێویستن بۆ کەسانی نەخۆش حاڵەتە لە پڕەکان توشبوانی تالاسیما کە بەردەوام پێویستیان بە خوێنە. لە کوردستاندا خەڵکانێکی زۆر هەن کە بە بەردەوامی خوێنە بەخشن و کاری مرۆڤانەی گەوریان ئەنجامداوە. نمونەیەکی زۆر جوانی ئەوانە یاسینە کە پێشمەرگەیەکە لە ساڵی 2007ەوە بە بەردەوامی هەر بەجلە سەربازیەکانەوە خوێن دەبەخشێت و دەژڵێت ژمارە ئەو بتڵە خوێنانی کە بەخشیوێتی ئەوەندە زۆرن بیری نییە کە چەند بووە. هاتوون تا بوتڵێک خوێن ببەخشن بەو نەخۆشانەی کە پێویستیانە. یەکێکە لەو پێشمەرگانەی لە ساڵی 2007ەوە بە بەردەوامی خوێن بە توشبوانی تالاسیمیا دەبەخشێت. توشبوانی تالاسیمیا وەک پشتگیریەک لە بانکی خوێن و هانی خەڵکی دەدەن بۆ خوێنبەخشی. ئەو بوتڵە خوێنانەی یاسین بەخشیوێتی بە گوتەی خۆی لە ژماردن نایەن. ئامادەیە تا و کاتەی تەندروستی باشە ناو بەناوە بوتڵێک خوێن ببەخشێت. پێویستم خوێنە بدرێ بە تالاسیمایانە بەم نەخۆشانە یانیەوە تا ئابیرم لە بەرچاومەوە چواریان لێرێ سیر مەگەر یانی ئەوەش ئینسانێک وەک بن وەڵڵاهی مەزەندە ناکرێ من لە 2007 خوێنە بەخشم. لە ڕۆژی جیهانی خوێنبەخشیندا دەیان هاوڵەتی سەریان گرتووە تا خوێن ببەخشن. کارمەندانی تەندروستیش ئامادەکاری تەواویان کردووە بۆ وەرگرتنی خوێن. شوکریا یەکێکە لەو کارمەندانەی نازانێ ماندووبوون چییە. خوێن لە هەر هاوڵاتێک وەربگرێت
چاودێری دەکات نەوەک تەندروستی تێک بچێت. ڕۆژانە خەڵک زۆریت بەڕاستی یعنی هەرچەنە ئێمە خەڵکی زیاترمان پێویستە لەبەرەوەی خۆ دەزانی خەسخانە زۆر کراوەتەوە زۆر فراوانە سلێمانی. ڕۆژانە بەلای کەمەوە 150 بۆ 160 کەس سەردانی بانکی خوێن دەکەن و خوێن دەبەخشن. بە پێی ئامارێک ساڵانە سەروی 30,000 کەس خوێن دەبەخشن. بە حکمی ئەوەی کە هاوڵاتیان زیاتر ئەم هاوڵاتیانی دەڤەریێمە خوێنەکانیان زیاتر ئەی زایدە ئۆ زایدە بێگومان ڕەواجی تەڵەبی زیاتر لەسەر بێت. هەندێک کەسێک کە خوێنەکانیان نادە خۆیان ژمارە بەڵێ مۆبایلیان داناوە ئەڵێ ئەگەر کەسانێک هەبوو کە پێویستی بەم جۆرە خوێنە بوو زۆر کەمە من ئیسادارم تایە و ئێمە پەیوەندی پێ بکەین ڕاستەوخۆ هاتوون بەهانای ئەو کەسانەوە کە خوێنی پێویست بوو. تەنها لە ڕۆژی گیانی خوێنبەخشی نییە خەڵکی ڕوو لە بانکەکانی خوێن بکەن و خوێن ببەخشن، بەڵکو لە ڕۆژانی ئاساییش هەر بانگاوازێک بکرێت دەیان کەس ئامادەن خوێنی خۆیان ببەخشن. جوبرانی خەلی جوبران لە کتێبێکیدا زۆر بە جوانی وەسفی بەخشین دەکات دەڵێت ئەوەی لە سەرت و سامانتان دەیبەخشن کەمە، بەڵام ئەوەی لە جەستتان دەیبەخشن زۆرە. بۆیە پێویستە ئەوانەی کە توانای جەستەیان باشە پێویستە خوێن ببەخشن بەوانەی کە پێویستیانە. دیار جەمال کوردستان 24 سلێمانی. خێزانێکی ئاوارەی شنگال لە بارودۆخێکی زۆر خراپدا ژیان و گوزەران دەکەن. ئەوان خێزانێکی دەکەسین نۆ لەوان نەخۆشە و دایک و باوکی خێزانەکە ئەوەندە کاریگەرن بە دۆخی خراپی خێزانەکە کە دۆخی دەرونی و تەندروستی هەندێکیان ڕۆژانە بەو جۆرەیە کە بە زنجیریان بەستنەوە. بۆیە ئەوان دەڵێن کە ڕەنگە ئەگەر بەم جۆرە بەردەوام بن نەتوانن ناڵەکانیان بەخێو بکەن. دناباوان کەرەڤاناندا 10 کەس دژین لێ نەهشوان نەساغن و ژیان ئاوانژی لەسەرەوەیەکەک و هەچێ بە خێراخوا نانەکی بدەوان. یەک ژێ چیرۆکێن دلێش یا خێزانەکە ئاوەرێن شنگالەیە ڕۆژانە عازیزا تەمەن 16 ساڵی دەوێ کەرەڤانێدا بزنجیرە تێگەرێدان. ئەوەدە چییە؟ لە هەمان دەمدا مرادی نەخۆشیە ئەفلیجا مێشکی هەیە و لە بەردەری سی بەرەژێرە چێکردنە و هەڕۆجل و بەرگێن خوا دەدەڕینێ و هەردەناباوێ ماڵێدا ئاسیاژی خدا ناپێتیڤێن تایبەتە ولی هەرجایەکی ماڵێ کەسێکی دیە نەخۆش تێدیتن بابێوانژی نەشتەگەریە سەری بۆ هاتیەکردن دایکا زاڕوانژی و بە کاروبارێوان ڕادەبێ ماندیە و بارەوێ دەرونی نەی باشە. خدای برازم خوازە نەساغم حالە نەفسی ئەلبا منە و فەقەرات ئەلبا منێ وەزڤی چاوی حشەی دینداراوەش بێنە حەفاظە و ئەوە وانەس ڤی چاوی فچاوێمە چوویەس نابینم دنیای وەکە گوتی سسێت معاوەقە مەڤەنە و بسرعێنە و نانفنم شێف ما بعلاجا بە و ئەزە عەمەلی کریمە و بابیوانی عەمەلی کرێتی بینی نیف زلامە خودی حاله ما سبه حتی نه به ایوان شغل ما عمل ما هم پرسه کاوین از وان زاروک آسیا تو چاوانی چی بلات هیا؟ أس؟ بله أصل شغله فايدة كامل شو بيعملوا دينو شغله ولی تنها چاوه؟ تنها باش شنو ها؟ زنه کاری بمشی؟ نه نگاه مصر نه کەسان جوێ خێزانێ پێتیڤی بچارە سەریە ڕۆژانە هەیە ژیان ئاوانژی لەسەر هاریکاریان دمینە هەردەمێ هاریکاری بوانە نەگەشتن وێ ڕۆژێ وان زارۆکان خوارن نینە ji ber rewşa wana taybet kargeriya kampê cihek veder jê re hatiye duristkirin
بێتەنش کەمپێڤە. vê xêzanê nava kampa qadiye de derdekî zehmet heye. Serayî ku îdara kempê gelek misaedawan dike çavê Xwedê tê lê weka berê deem nemaya. Ev xêzan weka we dîtî yanî halê wan gelekê zehmet bû çend meaw qene û tu dibînî nêva kempê jî dûr kirîne anîne rexa siyacê kempê yanî niha em hêvî dikin ku bi tir xelkê me çavê xwe bide vê xêzanê ji ber halekê re derbas dibin qiseke teracî dê li vê malê de. Ji bilê ciyana dişwayan û avxêzan tê re derbas dibêt, jê kêmbûna harîkariyan û pêdiviyên jiyanê dinalin, ew xêzan bi xwe xelkê nehyasirûne ew lê demê hatina Daeş bo şenga sala 2014 10 rojan ji bal Daeş ve hatibûn ravandin. Maharşingarî Kurdistan 24 Kampa Rawanga li Qadiya. چیرۆکەکانی ئێوە بەردەوامی دەدەنا چیرۆکە هەواڵ ئاسوودە و تەندروست باش بن.